کاروان چۆنی؟ باش کاروان سەر چاوم بە ڕێزی باشی کاروان چاوم بە ڕێزی کاکە فەرموو کاروان دە پرسیارم هەبووە لاگەر کاتت هەبی من قادر نادرم هەندە پرسیارم لێت هەیە. بەڵێ واللهی ئەگەر بەس تۆزێک ئەتەکێتی تەلەفۆنکردنت هەبوو با بە سەر چاو هەموو وەڵامی هەموو پرسیارەکان کاکە خۆکو سەر و کاروان یەک دقە ئاخرەتوو لە ئەوەلێ لەسەر فەتاع لە جێی سنداق و زەقورتە ئەگەر سەرۆکی حکومەتەکەت بە بەیاننامە ئەتەکێتی هەبوو ئایا ڕانەشە ئەمەوەمان ناکرد ئەمن ئێتوە دەرەی بە قوربان کورە تو کاروان هەرچی میدیای سێبەر هەیە ئەتوو جوێن بە خەڵک دەدەی هەرچی میدیای سێبەر هەیە ڕاز ناکەی دوو شەو نەبووە ڕاز ناکەی باشە فەرموو باشە ئەمن نامەم لۆ کاروان فەرموو يعني بس ئەوەندە ئێوە فێرە ئەو ئەتەکێتە ببن ئەو وەختی تەلەفۆن بۆ خەڵک کرد تۆ یەکوی وشێ تەلەفۆن ڕاز ناکەی یەک نییە ڕاز ناکەی باشە خۆس تەوقیتەکەی هەیە تەوقیت هەیە ڕقەمەکانی تۆ سێ ڕقەمە هەر سێ ڕقەمەکە لە لامە بۆ تەسویری دەکەم حەزەکەی بۆ شتەنێرە باشە بۆم بنێرەوە کوی دەزانی سێ ڕقەم هەیە وەڵا برا لە بەلاژ نییە دەرێن سەرپەرشتی هەموو بەشی نهێنی سۆسیال میدیای پارتی بەڵێ هەرچی بکەین ئێمە خزمەتی وڵاتی خۆمان و گەلی خۆمان و خەڵکی خۆمانەکە باشە کاروان با بە ڕێزەوە گفتوگۆ بکەن کە تو خەتا لە تووشە کە ئەو جملەت کرد کاروان تۆ زۆر بازەوە دەکەن تۆ سەرپەرشتی هەموو سۆسیال میدیای نهێنی و ئاشکرای حکومەتی هەرێم دەکەی و نهێنی پاراستن دەکەی خۆزگەوە بۆ ئەو شەرەفە گەورەمان پێ ببڕا بە خۆزگە ئەی چێ سەرپەرشتی سۆسیال میدیایی پاراستن نازانم ئێوە دەڵێن ئێمە معلوماتمان هەیە و ئێمە خەڵکمان هەیە من دەزانم یەک لەوانە ئەتووی حکوومەت کاک قادر حکوومەت خۆی فەرمانگەی میدیایی هەیە بە ڕەسمی دەستگاکانی خۆی هەموو بەشی ڕاگەاندن هەیە لە هەموو وەزارەتەکان لە هەموو شوێنەکان و هیچ شتێکی شاراوی نییە یعنی پێویستی بۆ هێشتی شاراوی هەبێ ئەسڵا ئەو دەبێژی حکوومەت دیارە بەرپرسی ڕاگەاندنی وەزارەتەکان دیارە هەموو مؤسسەکان دیارە تا بڕۆیسە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر دیارەکی بەرپرسی ڕاگەاندنی ئەوە شاراوەیەکی تێدا کاروان ئەری چییە هەموو میدیا سێبەرەی پارتی بڵاو دەکاتەوە کە ڕێکلام دەکە و خۆرە و نازانم چێ و خواکوورکە و چییە بڵاو دەکاتەوە ئەتون نوێنەری حکوومەتی هەرێم پارتی و نوێنەری حکوومەتی هەرێمنی بڕواکە هەشت ئەوە نووسی بوو زانیاری نییە لەسەرەوەی ئەم پەیجی شەیە بەڵام بەخوای پارتی ئەعلامی ڕسمی خۆی هەیە و زۆر بەدەنگێکی زوڵاتی سەکا و ڕەخنەشەگرێ و هێرش شکاتە سەر نارەکانی و منەتی بۆ ئەو پەیجانە چۆنە دەتوانم دوای ئەوە لێرەش لە بۆ دابنێم دوای ئەوە دەیان پەیجت لە بۆ بژمێرم بەس ڕەخنە لەو خەڵک نەکڕەخنە ئەو پەڕی سوکاتی تۆمەت بە ئێمە دەبەخشێ بە خەڵکی ئازادی خواز دەبەخشێ بە ڕەخنەگرەکانی پارتی حتا دەستبردن لە بۆ مەسەلەی ئەخلاقی دەبن ئەی چییە سەرپەرشتی دەکە بەس ڕەخنە لەو خەڵکانە دەگری کە ڕەخنەگری پارتین حتا لە باڵی نێچیریش دەدەن کەەوە چێشەی من نییە ئەڵێن کاروان محەممەد سابق سەرپەرشتی ئەو دەکە بەڵێ لە لای ئێمە هیچ شتێک نییە بە لە سێبەر و لە پەناوە بمانەوێت لە هیچ کەسێک بدەین هەرچی بکەین بە ئاشکرا دەکەین و بەبێ منەتانەش دەین کاروان تۆ بە هەموو بەڵێ فەرم جارێ لە ناو پارتی بەخوا نە پەڕمان هەیە نە باڵمان هەیە ئەمە هەر هەموو وەختێکی بەڵێ طبعا ئەوە بەخۆتە زانی یعنی ئەمڕۆ نییە ئەم قسەیە لەسەر مەسەلەی پەڕ و باڵ و فڵان و فیسارەکرێ لە حەفتا هەشتاکانەوە قسانەی لەسەر دەکرێت و دەشبینی پارتی هەمووی یەکگرتووە و لە حەملەی انتخابات دەیبینی لە مناسبات دەیبینی لە چێتی شوا بوو یەکگرتوو بوو دا 20 باڵ و شت بوو خۆ با دێنی وڵایەتی هەر لە ئەساسەوە وانە ناخر کاروان بە قوربان ئەمە
هەمومان دەزانێت ناوێکێتیش بەردەوام باڵ هەبووە لە وەختی تنگانش کە دەیانگوت یەک دەنوچین کۆمەڵێک باڵین یەک دەنوچین ئەزانم براکەم بزانم بە هەر حاڵ ئەوە کێشەشی ئەوە نییە من پرسیارم لەسەر پارتیە بەناسینە سەرێکێتی بەڵێ یعنی ئەسا تو بە هەموو ئەوەی خۆت دەتوێت قەنەعەت بە خەڵکی پارتی میدیای سێبەری نییە و ئەو دەیان پەیج و سێبەرانەی هەن کە لەوێن دەرەوە ئەمە سیاسەتی پارتی دەبینین و بە ڕێزیشی دەڵێن یەکێک لە دینەمۆکانی و سەرپەرشتیارانی میدیای سێبەری و پاراستنی پارتی من ئەوە نەک قسەی خۆمە خۆمت کاک کاروە من لە ئەوروپایمە بڕوا بکە چاردەوروبەری خۆت بە من دەڵێت والله ئەمن بەردەوام دێمە ئەوروپا ینی چ شوێنێکیش دەڵێن چه وڵات چ مەدانێک دەڵێن دێم یانی من بە بەردەوام هاتوچۆ دەکەم بە خۆشدان لەوانەیە بزان خۆشت زوو ڕسمی من بڵاو دەکەی نانا یەک زارمان بڵاو کردەوە کاک کاروە نەشمان زانیە من ئاگدارم هەموو شتەکانتان دەزانم گروپەکانتان ئەخەکە پێت دەڵێم لە هەواڵگریش دەکەی بڕوا ناکەی بزانە ئەڵێ چۆن بەس بۆ زانیار من یەک جار وێنەی توم لە مانجی دوای هێلکە بارانکردنی مەسرور بارزانی بڵاو کردەوە بەڵێ بەڵێ وا بووی دوای مانجی پێنج بوو درێمە نەلێتانە دەین نەهێرشتانەکەینە سەر هەرچیشمان هەبێ زۆر بە ئاشکرا و زۆر بە یعنی ئەو پەرقراءەتەوە ئێمەشتی خۆمانەڵێن و کاک کاروان ئەنگۆ نەک کاکاروێشێک لەو پرسیارانی تر من توخوا یعنی تاکەیت بۆ سێم ساڵ دەیان پەیجمان نەک دەیان پەیج ئەمن بۆ خۆم 2 پەیج و 4-5 ئەکاونت و تا ئێستاش 5-6مان یعنی هەموو ئەوانەی کە ڕەخنەگیری جدین خەڵکی هەولێرین خەڵکی بادینانین زانیاریمان دەگاتێ تخوا تاکەی شەرم ناکەن ئێوە ئەرهابی ئەلکترۆنی بەرامبەرمان دەکەن شکایەتمان لێ دەکەن پەیجماندا دەخەن لە گەرمەی لایف تەشویشمان دەخەنە سەر ئێخر باشە دەبی چێوەمان لێ بکاتن کارۆسیارێک لە تو دەکەم ئێمە ئەوەندە بە قوتی شەرەکی فەیسبوکمان کرد لەبەرەوەی کاک کاروان هیچ ئەوە نییە کە ئێوە کابینەیەکی مخابەراتی ئەمریکا و ئەوروپا و هەموو شوێنێک دەڕوا فەیسبوک باشتەکت بەڵێ ئێمە هێرشی ئەلکترۆنی ناکەینە سەر کەس ئەگەر بمان کرد بە ئێستا یەک پەیج نەدەما قسە لەسەر ئێمە بکە هەموویماندا دەخست ئەوە یەکەم دووەم یعنی پێتان دەکرێت یعنی پێتان دەکرێت یعنی پێتان دەکرێتن پێتان دەکرێت ئەتوو بۆ خۆ دەڵێ ناناخۆ ئەزانم تۆ ئەڵێی تۆ لە سەرک دەرێ ئەگەر ئێمەوەندە بە قوت بین گرنگە لەو لای کەس دەرێگە بمانەوێ یەک پێیت نایەلین قسەمان پێ من ئەڵێم ئەگەر ئێمە ئەوها مسەیتەر بین لەسەر فەیسبوک و لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی تر کە بتوانین هەر ئایا قسەیەک بکەن و ئێمە دای بخەین کەواتە ئێوە بچنەوە ماڵ ئێمەدا هەموو شوێنێک زۆرمانێ لە ئەمریکا دەفاڵە بسەر کاکە ئێوە دنیایەکی تابوو خۆتان دروست کردو وانیە وەڵڵە هەیە غەڵەتە یعنی جنێومان پێدەن قسە ئەکرێ پێم بڵێ بەس دقیق باو قسە تاوەکەم بوختانمان پێکەن قسەمان پێکەن ئەو هەموو شتاکەن ئێمە ئەسڵەن زۆر تەبیعی کە لە فەیسبوکی خۆشمان شتێکە نووسین ئێوە لەرزتان بێت کاک کاروان ئەتوانی یەک جنێوی من بڵێ واللهی ئێستا نابەس حەز دەکەیت دوایی هەموو بۆ کاپسەر دەکەم بۆ دەلیل کورە کاکە جنێو بە خەڵکە دەی بە خەڵکە دەی بە عایری خەڵکە دەی وەکو کاک ئەو دروشمان ئەو وشانە هەموو کەس دەتوانی بڵێ من تەحەدات دەکەم ئەگەر هەموو ژیانی من بەقەت یەک ڕۆژی میدیای سێبەری پارتی ئەم قسەم یەک دقەی میدیای سێبەری پارتی سوکایەتیم بە خەڵکو بە بنەماڵە کردبی ئەگەر کاک کاروان بە هەزاران هەوادارتان دێتە ناو خۆ کۆمنتی ئێمە بەس دوێن بە دایک خوشکمان دەدا باشەنگۆ ناتوانن پەروەردەیان بکەن ناتوانانی هەوادار ڕابگری کابرا حەماسی گەنجێکە خۆ بەخەوە ئاراستە نەکراوە بڵێت بابا کاک کاروان یەک دوو نمونەت با پێت بڵێ من کە پۆستێک نەفەرم بوو بێنەوە بڵێ فڵانێک بڵێ من تەوجیه کراوم بەوەی کەسنێ کورە کاکەم قادر قاچاغم دیتر کۆمنتی دە بۆ من بازاڕی نووسیە مەکتەب سیاسی ویان سەرکرددادی بووە ئەی هاوار پارێزەرتان دیتیە زبر وتم زبر کاچی من کورە قادر قاچاغەوە بوو تۆمەتی گوتی ئەمن
لەش ئەوەی شەید ڕەوف بەشداری نەکردیە بە ڤیدیۆ لۆم لێدا کابراایەکە بەو تەمەنەوە قسەی ناڕاز دەکە چاوی من کاک کاروان ئاساییە شخصێک باشە پرسیارێک یعنی ئەگەر شخصێک شتێک بڵێ ڕەیەک بڵێ بۆ تعمیمەکەن ئاخر ئەوە ڕەئی نەبوونانە ئەوە دەزانین چێ قسەیەکی زۆر ناڕاز وتی ئەمن هەر بەشداری پرسەی شەید ڕەوفم نەکردیە بە ڤیدیۆ لۆم لێدا باشە یعنی چۆن دەکرێت بەڵێ ئەگەر من شخص ئێستا شتێک بڵێم ئەوە گزارشتە لە هەموو سیاسەتی پارتی کاکاندانێکی سەرکردایەتیش قسە بکات گزارش نیە لەسەر لە هەموو سیاسەت کا کارو ئەمروت باش زانین هەر کادیرێک لەو شوێنەی تێدا دەژین نوێنەری ئەو حزبەیە هەموو سەرکردایەتێک نوێنەری ئەو حزبەیە بەرحاڵ کا کاروان بینە سە پرسیار ئەسلێکە کاچی من تۆ ناتوانین کۆڵی لەوە بکەی ئەرهابێکی ئیرهاب بەرامبەر بە کێ کا کاروان تخوای قەوز بۆ برە تەلەفۆنەکە تۆ ناتوانین کۆڵەوەکەی ئەرهابی ئەلکترۆنی ئێوە بەرامبەر ئێمە ناکەن چێ ئەو هەموو پەیزەی ئێمە ئیمەکی ئامێدی ئیتەفدای ئیڕەزدەرگراوی دەسووتێنیت یعنی چییە شتێکت با پێ بڵێم ئەو گروپی ئێوە گروپێکی سەر بە پەکەکە کورە بابە دانیشە پەکەی چۆ عریسی ئەم دەیان ئەمە ڕەخنەم لە جەمیل بای یەک دقە ڕەخنەم لە جەمیل بای چی کردی هەر ئەمان دقە هەتا ئێستا قسەیەکت لەسەر ئافۆ کردووە بەڵێ هەتا ئێستا قسەیەکت لەسەر سیاسەتی خراپی پەکەکە کردووە بەڵێ ئەتوانم لۆشت بنێرم بەس ئەمن سەرنج دەدەم لە سەوان بە حەیاتی کاکە ئێستا ڕەنجزەرە پەکەکەیە مەکیە پەکەکەیە ئەمانە کۆمەڵی خەڵکن و تۆش لەناو ئەو بازنەیەدای پەکەکەش لەناو قائمەی ئیرهابی ئەوروپادایە تو بە خۆت لە من باشتر دەزانی ئەزانم ئیش لۆ هەندێک دەکەن بەو ئتیجا هەمان ببەن حتا لە دام و دەستگا ڕبێ بەس بڕوا بکەوت تەقیمانەتان زۆر سەقەتەوە کۆم تەقیماتەکانی بکە شەرمە باشترا بۆ نایڵێن ئێستا ئێمە چەندمان پێخۆشە خەڵکمان بڵێ مەلایی بڵێن پارتی چەندمان پێخۆش کاکە ئەمن دۆستیانم بە ئاشکرا دەڵێم دۆستی ئەو حرەکەی باکوورم لە حاڵەتی شۆڕش ژێڕین دۆستی ڕۆژ ئاوان بەڵام ڕەخنەشمان بەردەوام لێیان هەبووە لەو شوێنەی پێویستکە یەک ڕەخنەتان نییە باشە من بۆ دەنێرم خۆ پێویست ناکە بە لای خۆزیە پەیجەکانتان نەسووتان بەمزان چەندم مەبوو لەسەر سیاسەتیان باش و بۆم بنێرە ئەگەر تۆ دوو دێڕی منطقی لەسەر پەکەکە منطقی بە پێوەری تویان بە پێوەری من ئەخر منطقی چێ ئەخر چێ یانی ئەوەی کە ئەنگۆ وەکو تیرۆریستێک دەتانێت بیان ناسین ئەمە ئەوانەمان پێشۆڕژ ژێڕا نەخێرمە ئەمە دقەیەک ئەمراوانم پێشۆڕژ ژێڕا جەنابی سەرۆک جەنابی برا گەورە لە پەرلەمانی ئەوروپا ئەو پرسیاران ڕوبەڕوو کردەوە نەیوت پەکەکە تیرۆریستە بەڵام من وەکو شەخص وەکو توێژەرێک بۆ دەسەلمێنم پەکەکە هەموو مقاوماتی باشە کاروان ئەمن بەخۆم چەندین لێ دوانی نۆتەکانی مەسعود بازان دیتە پێیان ئەڵێ تیرۆریستە و بە فعلیش لەگە سوپایدا ژیرکرد کە توینە 15-16 جار من بە خۆم لە نۆهەتەکان کاکە من تەڵاع بووم کاک کاروان ڕەنگبی ئەمن ئەتوو تەمەنە نازانم چەندە من لە نەتویەکەوە لەناو ئەو دنیاەدامە ئەم بەخۆم دیدارم دیتە ئەوەی گوتیە ئەزانم برا هەواڵگریبی دەزانی بێکومان هەموو تاریخی تو دەزانم ئەزانم براکەم بەرحاڵ ئەوە ئیرهابە تەرککەن ئەمە بە زمانی مەدەنی وەکو کەسانی ئۆپۆزیسیۆنی ئێوەین واللهی ئێمە ئەگەر ئیرهابمان بکرد بە ئێستا ئێوە ئەوها نەدەبوون هەر نەدەبوون ئەسڵەن نەدەبوون لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان نە لە ئیعدامی کاروان قیمەدا هەڵمەواسن کاروان چێ دێ لەو ئەوروپای مەکی ئامێدی هەوڵ دەدا بە زیندیتی ئاگر لە ماڵی بەربدات چێ دێ لەبەر دەرکەی ماڵی من هەوڵی تیرۆرم دەدا باش ئەوە پۆلیس هەیە لەوێ ئەقەی ناکە نا بۆ ئەوان نایڵێن بۆ من و تۆ بیڵێن بۆ ئەوان نایڵێن چێە بۆ خۆت ئەتو باش دەزانین لە سوید و لە ئەوروپای تحقیقات چەند ساڵ دەخایەنیتن ئی ئۆلف پالما بۆیە خەیمە دەگرن ئەخر ئەی چێ ئەمە کاکە دژمنکاریمان نییە لەگە کەس بە جددیمە ئەمە دەزانام یەکێتی شەوڵی داوە بەڵام ئەنگۆن و ئەم بەڵگەم لە دەستە بەڵکانیشم دایتە پۆلیس بۆ بەڵگەکان بۆ ئەمە نادیتە محکەمە مادام کە بەڵگەت هەیە لەسەر چۆن دەزانین ئەم دایم نەتە محکەمە بەس بە تو پێ دوایە ئەتو بپرسە لە ئەوروپای کات دەباتن کاروان بە قوربان من یەک نمونەت پێ بڵێم لە هەندێ لە 2017 بوو وازانم هەوڵێ ئەو لقینگۆ لە ئەوروپا هەوڵی لە ئەوەیان هێرشیان کردە سەر
کاکمەکی کاک کامەرانە بوو گۆڕان بوو 5 ساڵی خایان هەتا سکەی خۆی وەرگرت 5 ساڵ ئەو جا یەکەم جەلسە دەستی پێکرد براکە 5 ساڵ يعني مثلا يعني ئەتو دەتەوێت بە من بە 6 مانگی بڵێم بەڵێ بەلاماری هەموو کەسەدا بەلاماری پیرۆزی هەموو کەسەدا کابرای کاکە بە زمان دەکە خۆ کاکاروان بە قوربان بە زمان دەکە خۆکو ئێوە بە گولە ناکە بە قوربان خۆکو ئێوە خەڵک تیرۆر نەکە بمان کرد با ئێسەمەکی دەما ئەرێ وەڵڵا هەوڵتاندا بە زیندیکی بشتێنن هەوڵتاندا قومبەلەتان لۆ نادەی چییە؟ کورە برا خۆمەغە ئەی چی وەڵا لەویشتە ئەزانی کاکاروان لە ئەوروپای کەس هەوڵی نەدایە ئەم بەخۆم ڤیدیۆم دیتە دوو دە بە بەنز ڕۆژانە حەوادیسەیە لە ئەی وایە بە سووتان نییە باشە مەکی منتقە ئاولادێکی کوردە بە زمان قسە دەکا ئێستا 5-6 پۆلیسی هەواڵگری ئەلمانی لەبەر دەرکەی ڕاوەستایە لەبەر ئێوە معقولە ئێمە کەیسەکەنمان لەبەر ئێمە نییە مەکی هەر مۆزوع نییە بەڵام بەکی پەلاماری دار و بەردەدات باشە داوای لەسەر هەیە لە کوردستان ئەی کاکە قەی ناکەنا داواکانمان جوڵاندووە لە دژی کاک کاروان ئەی باش کورە ئەرێ وەڵا دووسەیەکتان لەسەر دەرکردی و ئەمر قەبزی چییە باسی پاسی دەکەم کاکێ ئەوە تۆمەتی ئەخلاقی بۆ خەڵک دروستەکە ژیانی وەکو چی خەڵک تێکەدا کابرا تۆ داوای لەسەر ئەوە چ علاقی بە پارتی کاک کاروان من قەزم لە ئێرهابە قەزم بانەت مەوزوعەکەمونە بێتە مەکی من قەزم لە شمولیاتە بە قوربان ئێوە ناتوانن کۆڵی لەوە بکەن کە سەردەشت ئێوە لەژێر سەردەشت ویدات ڕەوف کامل ئاکرێی ئەوانە هەموو ڕۆژنامە نووسن کە ئەو ڕساڕیادی ئەوەیە ئەوە بۆ چەند ساڵ باشە پرسیارێک بۆ هەموو مۆزوعەکە دەهێننەوە دەیخەنەمەلی بات ئەی چی لە شوێنێک بزر دەبێ بۆ ئێمە کەم کادری ئێمە بزر بووە قەت کەس لە هەولێر بزر بووە لە هەولێر و دهۆک بزر بووە شوێن هەیە یعنی مەسەلەن کادری پارتی تێدا شەهید نەکرابێ نا ئەتو تیرۆری ڕۆژنامە نووسی معقولە شەید ڕۆڤاکرەی 93 تیرۆر کرایە 93 وایە نا قەی ناکە ناخۆ کەیسەکەی نەمردی ئەدی سەردەش عوسمان ئەدی مامۆستا وشیار باشە بوو کەس بەس دقەک یەک باشتەکان وەڵام بدەینەوە من عایلی سەردەش هەمیان دەناسم بەڵێ و مۆزوعی سەردەش پێشتر وەڵامتان وەرگرتوێتەوە هەموو لایەک وەڵامی وەرگرتو بەڵام یعنی تیرۆریستە سەردەش کاک کاروان زەحمەت نەبێ یەک دقە کەیسەکان لێرە بە سیاسی دەکرێن وەی لێ دێت کە فەرمو هاوکار جاو شەهید کرا لە ناو هەولێر چوار دێرتان لەسەر نەوت بە شەرمنانەشتان وشیار بۆ پارتی کاک کاروان بە قوربان کوشەکانی لە سزنن یعنی ئەم قسە من نامەنتەقی بێمعنانە چی دەیکەن بەردەوام دەغۆڵە لێ دەدەنەوە وایە ئەی باشە لەو کامیرەکانی چاودێریتان شارد بووە وایان نا هەموو خۆ باس ئەوەختی مامۆستا وشیار شەهید کرا کامیرەکانی چاودێری مامۆستا وشیار شەهید کراوە مامۆستا وشیار دام و دەستگا ئەمنیەکان تحقیقاتیان کرد بە کوشەکانیان دەستگیر کرد و ئێستا لە ژوورێنە چێت پێ باشە حامی با بچێت بۆ خۆی لەگەڵی دابنیشێ بەس ئەوان دەڵێن بەس ئەوان کاکاروان تخوای قوس ئەتو پێ دوایە سەردەشت تیرۆریستە دەڵی وەڵام تاوەگرت کەسێکتان هێنا گۆتان تیرۆریستە و ئیسلامی تو ویژدانت باوەڕت بۆ هەیە سەردەشتێک کە لە بنەماڵەیە سەف پێشکەوت گەندراوێک دەقی دان پێدانانی ئەو تاوانبارەشی بڵاو کردەوە ئاگادارتان دەکەینەوە کە لە بەرنمەکانی داهاتووماندا ئێمە دەقی ئەو دان پێدانانتان بۆ بڵاو دەکەینەوە پشتی بە سێ چار ڕۆژ گوتم چتان لە کوڕەکە کرد گوتی وەرە مووسڵ پێت دەڵێ پشتی بە سێ چار ڕۆژ گەڕامەوە مووسڵ تەلەفۆنم لێ کرد هاتکم بێم باشری گوتم ها وەحمەد چتان لە کوڕەکە کرد گوتی وەڵە کوڕەکەمان کوشت لۆ کوشتان گوتی وعدی پێماندا بوو وعدە خۆی نەگەیاندەجێ کوشتمان دەوێتمان فەوزا لە هەولێری چاکەین و بەلبلە و هۆسە و ئەو تشتانە ئەوە ئێستش نازانی مۆزوعی سەردەشت بەیاننامەکەی چۆن ئێستش تۆ ئەکسەر ئەو ئەڵێ لە ناو ئەوەکە لە ئەترافاتەکە تێدایەتی کابرا بۆ خۆی دەڵێ داوامان لێ کردوە ئیشمان لەگەڵدا بکە ئێمە نقلی قسەی کابرامان کردووە لە ئیعلام نقلی قسەکەی کراوە نەوتراوە سەردەشتی ڕۆژستان بەواتان من جملەکەم لە بیرە ئەو کاکە ئەوەکەی لەگە دادنێ کاکارو ئەمە لەگەڵ دادنێ لەم ئەو کابراە بەر لەوەی سەردەشت شەهید بکرێت لە ژۆرێ بووە
لە ژۆری بووە قسانە زۆر بێمەعنا و قسە بڕ و پیرێژنە کورە بابا عیبە و قسانە مەکە بڕۆ ئەوە ئەمن تو تحەدا دەکەم بڕۆ مەلەڤی دەربینە تو عیب نییە ئەم قسانە دووبارە دەکەیەوە قسەی بێمەعنا وڵا فڵانە کەس پێشەوە لە ژوورێ بوو ئێ بە دڵنیات دەکەم لەوە تۆزی عەقڵی خۆتان بەرنە سەرێ ئێوە لە وڵاتێکی کاروان با بە ڕێزەوە گفتوگۆ بکەین وشەی زبر هەموو کەس دەتۆ آخر نا من بڵێ بابا خەزانچە وشەی زبر پیرێژنەکە لە ژلۆبە پێت ئەوە بی پێی تەنگاوە بی تەمان من هەموو قسەکانی تۆ تەسجیلەکەم ئێستا حالیان و کە قسەکەی هەموو تقریباً 20 دقەی ڕێکە من قسەکانی تۆ تەسجیلەکەم بۆ ئاگاداری دەست خۆش بی بڵاویشی نەکەیتەوە من هەموو بڵاوەکەم ئێ کاچی من بڵاوکەوە دەزانم پێشت خۆشە بەس ئەمان دوسێ پرسیارم ناوەڵڵا هیچ پێم خۆش نییە ئەسڵەن بۆ جوابی تۆم داوە بە حیاتی ئامادە نەبوو جواب بدەمەوە بەڵام بۆ جوابم داوە ئێستا جواب نەدابای وەک ئەوەی خەڵکەکەی دیکە دەتگودا ئەوە ترسان وەڵامیان پێ نەبوو نیان وێرا وەڵام ئێ ڕۆژە زۆر چاتم لەگەرت کرد زۆر چاتم لەگەرت کرد ئەنگۆ بۆ دەپرسن چییە جواب دەنەوە دوای ئەو ئاوا قسە بکە بڵێ کاچ دەزانی بۆ دەپرسم ئەتو 1:30 شەو تەلەفۆن کورە کاچ خۆم ئەیبا ئەوەتە لەبەر دەستمە 11 ئەوروپا بووە بە مانجی ڕەمەزان هەموو بەخ دەزانیە من تەلەفۆنێک بۆ بێ لە ئەوە دەکەم ڕسمم گرتووە بە سێ ڕقەمی کورە کاکە خۆ نافەوتێ دوو بووە دوو بە ناوی مەریوان عەلی بۆت کردوم بە ناوی ڕەشوان بۆت کردوم ئەمەیان بە ناوی ڕەشوان ئەوەی سەر لە تەسویرەکەش دەرچێت ئێ باشە باش ئەمە بە دوولۆم کردی بە قوربان 11 ئەوروپا بووە بەسییان فێڵ لە من ناکرێت کا خاتر کێشە ئەوە کێشێک نییە بەس کاچ من دەزان بە دوو ڕقەمی ئەوروپای لەتم کردیە ئاو بێنەوە دەست بشۆ هەر بەخۆی دوومەیە کاکە بار حەڵەوە پرسیە لای من خەزنە کاکە بڵاوکۆ لەگەری ئی خۆدانێ کا کاروان بە قوربات تو ناتوانین کۆڵەوەکەی پارتی ویدادی شەهید کردیا پارتی سەردەش شەهید کردیا حەزم لێ نییە بچینەوە ناو قسانە آخر نا مەسەلە حەز نییە نێ ئەو بەشەکە لە مێژووی ئێوە تازە یعنی دوو قادر زەحمەت نەبێ بۆستە با وەڵامتەبوو فەرموو هەر کەیسێکی کە پارتی پێتاوان بارەکرێ ئامادەم بە سەعات مناقەشە لەگەڵ ناکەم بەڵام ئەم مناقەشانە دیارە لەگەڵ ئێوە بێ ئیستیفادەیە چونکە بە قانونە ئێوە قبولتان نییە بە بڵاوکردنەوەی لێکۆڵینەوە تحقیقاتە قبولتان نییە لێکۆڵینەوە تحقیقات چ کرایە ئەمادە نین وەختی خۆمان بکوژین قسانە بین کە دووبارەیە کاروان یەک دوو پرسیار بکەم سەدام ئەو ئەنفال و کیمیایی کرد بەخۆ بە عەلی حەسەن مەجید ئەترافیان کرد تاوانبارەکە دیتووە جەریمەکی گەورە بکات سەدام لە ناو ڤیدیۆ بە خۆی ناڵێ بارزانەکانمان نات بۆ جەهەنەم من ئەڵێم لە ناو محکەمە بە قوربان لە ناو محکەمە لە ناو محکەمە شوبە ئەوەیان کرد بەس نان کاچی من کەس نایە یعنی ئەتو بە هەموو ئەوەی خۆت پێ دوای ئێوە دێن دەڵێن ئەو کەسە ماکوشتە ئەنگۆ دێن یەکێتی دێ بڵێ ئەوم کوشتە ئێمە خەڵک هەبوو بە سزای وەکو چێ وەکو یعنی وتوشمان نافڵانە کەسمان بە سزای گەلگەیاندووە ئەو هەموو کۆمەڵ کوژێ هەولێرێ ئەوە شەنگۆ نەبوون مەسەلەی هەولێر مەسەلەن ئەوەی لە بەرامبەر سووسەکان کرا ئەوەی لە بەرامبەر ئەو جەماعەتی باکوو لە شەڕی ناوخۆ لە هەموو لایەک زیانی جانی هەبووە دەبی دیل کە شەڕ بێ بەس دقیقا قادر کە شەڕ بێ لە هەموو دنیاش وایە تاریخی سویدیش بخوێنەوە تاریخی هەموو ئەوروپاش سەیریکە کە شەڕ بوو خەڵکە کوژرێ یعنی تۆ بێ ئەوە لە سەنگەر دەکوژێ بەس معقولە من لەو هەولێرە بووم 56 کەستان شەهید کرد بەشی زۆریان بریندار ئەوانەی قەندیلی ئەوانەی لە قەندیل نزیک بوون هەبوو بە دیل گرتان بەڵێ قەیناکە بەس کاروان ئەندە پرەنسیبی نێو دەوڵەتی و ئەخلاقیە یەکە کە دیل بوو کە بریندار بوو دیل و ئەتو مەسەن دەتەوێت وا پیشاندە ئەنگۆ فریشتن کاچی خۆم لە شاخەوە ئێمە فریشتەنین نەستی ئەدعای فریشتەبوونیشمان نەکردووە بەڵام ئێمە دەڵێن شتێک کە کردبێتمان بە سەربەرزیەوە دەڵێن کردومانە ڕاست پێیان هەڵات هیچ ئازادی خوازەکتان کاروان دەتوانی پێم بڵێ ئەوە بکەی بڵێ ئێمە مەسەن هیچ لەوانەمان تیرۆر نەکردیە یعنی بایەکشت عرضکەم کاک قادر من ئێستا ئەگەر بۆ خۆمی دیعای هەر شتێک بکەم باوەڕم پێ مەکە بەزەوە قانون هەیە ئەوە دام و دەستگا کورە قانونی چ کاچی من 32 ساڵە 1000 راپۆرتان لەسەر دەرچووە کە لە کوردستان قانون نییە قانونی چ لە بۆ من مزایدە دەکەی هیچ کەسێک نێویتۆ قانون نییە دەڵێ خەلەل لە جێبەجێکردنی یاسا هەیە دەڵێ یاسا شتێکیە بەس هیچ راپۆرتێک لە دنیا نەیگوتووە لە هەرمی کوردستان یاسا ئەی باشە باش
کاکاروان بە قوربان 32 ساڵە زیاتر لە 200 راپۆر دەرچووە هەمووی لە دەرەنجامی بێقانونیە لە کوردستان هەرچی پارێزەر زۆربەی پارێزەر هەست و ئەڵێ قانونی نییە قانون بوویتە زەڵاتە بەدەست ئێوە و یەکێتی و کورە گلەی لە ئەوروپاش هەیە بەس کاچ خۆم نەبووە ڕۆژنامە نووس بڵێن وەڵا کۆدەتای کردێت تا پرتان دۆزبیتەوە نەبوو ئەو هەموو ڕۆژنامە ئەو جەماعەتەی ئازادی خوازانەی بادی بڵێ مەبەستە سیخوڕەکانە کورە کاکە سیخوڕ وەڵی ئەخر کاکاروان تخوا منتقە لەو زەمانەی نانام بە بەس یەک جواب دەمێت پرسیارێک لە جەنابەت دەکەم بەچی بەو بەڵگانی بڵاوتان کردەوە کە لە بەو بەڵگانی بڵاوتان کردو دوای ئەوانە کەسی ئازادی خوازن لووتکەی مرۆڤی جوانن ئەنگۆ چەند میتان گرتیە چەند ئیطلاعەتان گرتیە کاکاروان چەند بەعسیتان گرتیە قادر بڕۆ لە محکەمەی هەولێر ناوم پێ بڵێت باشە ئەتوو ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت نانە دایک ناوم پێ بڵێ بڵێ ئەو ئیطلاعەتەمان گرتیە ئەو میتەمان گرتیە ئۆکێ بەس ڕاوەستە بەس دقەیە دەیان جاسووسی ئەم لاولا گیراون دادگایش کراون دەتوانێت کورە کاکە ئەو جملانە هەراتنە بە قوربان ئەو جملانە شمولی گوتنانە هەراتنە کورە کاچ خۆم بەچی کاکاروان بە قوربان ئەو گەنجانە کاکاروان بە قوربان هەموو مەلەفی ئەو زیندانە ئازادی خوازانەی بادینانتان بڵاو کردەوە تا پڕێکتان ئەگرت کۆمەڵە گوێنە کە لە تەفدە پرێس بڵاو کرابەوە گوتان ئەوە تەجەسوسمان لەسەر نەوتی ئینزالە لەسەر دەکە سیخوڕی ئەوانەی کە گیراون هەر هەمویان ئەو تۆمەتەی کە لەسەریان ساغ بۆتەوە بەڵگە لە بەردەست هەبووە بەتایبەتی بۆ کاکە بڵاوتان کردەوە ئەو بەڵگانە کەس مقنع نەبوو یەک ڕێکخراوی نێو دەوڵەتی مەرج نییە هەموو بەڵگەکان درابێتە ئیعلام لە بەردەستی حاکمەکان هەیە کاکە حاکم کاکە و پارێزەرەکان نەچینە سەرێ ئێدەڕێن هیچ تێدانە تاپرتان گرتیانی بە تاپڕی کۆدە تاتان بەسە دەگرێت دوای ئەوە مۆزوع بە تاپڕ نییە کاکە مۆزوع بە تاپڕ نییە خۆ ئەوانەی کە لە سەسی خوڕی لە ئەمریکا دەگیرێن بە تاپڕیان پێ و مەرج نییە توکای لە سەکی بەدەستەوە بوو بێت نانە ئاخر ئەنگۆ نییە معلومات دەکاتەوە کاکە ئەو معلوماتانە کۆ کراوە هەمویان لە میدیا فەقیرانە بڵاو کردبووە ناوانیە کاقادر ئەتۆ زانی چیە من لەگەڵ من نازانێت کاچی منم بە خۆم لەگەریان هاوڕێن دەزانم کاکە گیان بە قوربان ئێستا یەک ڕێکخراوی نێودەوڵەتی ئەسڵان گەورەترین شکستی کابینەی نۆ لە کەیسی زیندانیانی بادینان هەموو دنیا ئیدانە کرد ئێستا تو دەتەوێت بە من بسەلمێنی بڵێ ئەوانە سیخوڕن یعنی هەموو دنیا غەڵەتە ئەنگۆ ڕاستن هەموو دنیا غەڵەت بوو ئەو راپۆرتانەی کە دراون بە هیومان ڕایتس و ئەوانەی دیکە پێ دوای چێ داوێتی پێدا هەمووی هەواڵی سۆشیال میدیا و ئیعلامی کوردستانە عەرەبێک و فڵان و فیسارێک لێرەوە دێ کاچ خۆم لە شی لە هیومان ڕایتس شەکەن چێنە زەحمەت نەبێت ناوانە نانا کاروان بە قوربان بزانی تو لەگەڵ یەکێک قسە دەکەی کە معلومەی هەیە لەسەر شتەکان کاچ خۆم نانە بە غەڵەتم نەکردیە بەزانگۆ هێشتان وێنەکەی نازانن جوان نابینن ئەوە دەشبینی خۆش لە جێری دێ بە قوربان ئەمن 10 ساڵ لەگەم نسیشم کردیا بابا ئەم پێت بڵێم ڕێکخراوی جیهانی ناوی غەڵەت بکە هەموو پەیوەندی بە ئێوە دەکەن بە بنەماڵی قوربانی جیهانی هەیە غەڵەتیشیان کردو وەڵامیشیان دراوەتەوە لەسەر کورە چێ ئەو کابرایەتاندا ناوە هەر ئابڕووی حکوومەتی هەرێمی بینی من باسی ئەرقامی دقیق دەکەم ئەرقامی چ کراوە بە قوربان نووسیویانە فڵان حادیسە لە فڵانە ڕۆژ ڕوویداوە ئەو ڕۆژە نەبووە نووسیویانە ئەوەندە کەسی تێکەدا دەستگیر کراوە ئەوەندە نەبووە نووسیویانە ئەوەندە کەسی دابشدا و بریندار بووە وا نەبوو برای بەڕێز ئەو راپۆرتانە لە میدیاکانی کوردستان وەرەگیرێت بۆ خۆت دەزانی بەشێکی زۆری میدیاکانی کوردستان لەژێر تەئسیراتی ئەو بارودۆخە سیاسێدا بەیانی بینی پارتیوێکێتی باش بێ وەزعەکە کەم دەبێتەوە هەندێکی دیکە خراپ ببێ ئەوانەی سلێمانی ئەو جەم خۆ دەزانی کێوچێنە باش کاچ خۆم ئەنگۆ 15 ساڵ علاقاتی استراتیژیتان هەبوو دەیان راپۆرتانە سەدەرکرا دوو ئەمن یعنی بە خۆم لەگام نووسی ئیشم کردیان راپۆرتانە دەربکری ینی چیە دنیا خراپەوە لەبەر ئەوەی 32 ساڵێک راپۆرتی لەسەرتان دەرنەچوە کە پۆزەتیفن حکوومەتێک بە خوێنیە و هەموو شەهید و قوربانیە دەرچووە
راپۆرتێکی راپۆرتیانم پێ بڵێ بۆەوەی من پێت بڵم چەند خاڵی ئیزابی تدای بە کوردستان بە ئاخر راپۆرتی وەزارەتی بەرەوەی ئەمریکاش کوورە کاچی من هەمووی بازەوە دەکە پێشێلی یاسا هەیە حزب بڕیار عزیزەکەم پێشێلی یاسا دەزانی لەو هەر لەو راپۆرتی وەزارەتی خارجی ئەمریکا بڵاوی کردەوە کوورە فەرقە بە قوربان گەند کاچی من بە کەنەدا دەڵێن ئەو وڵاتە پێشکەوتووە دەڵێ کوشتنی بان قەس هەیە نەوێ ئێ باشە باش خۆمە لێرن ئێستا کاروان بە قوربان سەمەزان لێرەش گەندەڵی هەیە بەس نەک مەسوولە پلەیەکەکان خاوەنی $100 ملیۆن بن پێم دەگەی نانا ئاخر ئەم پێ دەڵێم لێرەش پێشێلی نا من پێ دەڵێم لێرە پێشێلی یاسا هەیە بەس کاچ خۆم 56 ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوەندی جیهانی و سەفارەتی وڵاتان هەمووش گومانی زۆر گەورەیان کە لە کوردستان دادگایەک نییە یاسایی تێدا هەبیتن یعنی ئەو ئەتا ئێوە کەتینە پاش دەوڵەتی شیعەی عێراقی یعنی لە جیاتی مراجعەی خۆتان بکەنەوە ئەو پاساوانان چیە دێنەوە دوای ئەوەی کاک بابە بڕۆ لە لیستی قائیمەی بڕۆ لە لیستی قائیمەی نێودەوڵەتی بکە بزانە هەرێمی کوردستان لە پاش عێراقیش جێیانە هیچێک لە وڵاتە ڕەشەکانە هەرێمی کوردستان خۆی یەکێک لە کێشەهارە گەورەکانەوەی وەکو بەشێک لە عێراق سەیرەکرێ بۆیە بەردەوام ئەو کێشانەما بۆ دروست دەبێت کوورەکە کاروان تو پێ دوایە قادر زەحمەت دەبێت یەک بەڵێ ئەو راپۆرتانەی جەنابەت باسی دەکەی ئەگەر دەلاپەڕە لەسەر هەرێمی کوردستان نووسرا بێ نیوە بە نیوە بە ئیزابی باسی دەکا و بە سلویش باسی دەکا و زۆر طبیعیە بە سلویش باسی هەرێمی کوردستان بکرێ و مؤسساتی حکومەت